ورحلش بو طلب علم فضيلتي زور قوريه. پیغمبری خوا عليه الصلاة والسلام فرمي من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة. هر کسێک ڕێگایە بگرێتە بەر بەڵام ڕێگای زانست بێ. کام زانست؟ زانستی کتاب و سنە. بڕۆی بۆ شوێنێک ڕحلە بکەی، سەفەر بکەی بۆ وڵاتێک، لەم وڵات بۆ وڵات، لەم شار بەو شار. خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ڕێگای بەهەشتی بۆ ئاسانەکەین. ئێستا ئێوە دێن بۆ خوتبەی جومعە، لە وتاری مامۆستایەک دانشن، شەوانە کاتێک وتارێک هەیە محازەڕەیەک هەیە بە کەمی مەزانە دەرمەچۆ، سەرەڕای ئەوەی کەوا نیەتت هەیە نوێژە فەرزەکەت بکەی کە ڕۆژی جومعەیە، نیەتی ئەوەشت هەبێ کەوا هاتیتە تەڵەبی علم بکەی بۆ ئەوەی هەردووکی تێیدا کۆ بێتەوە. کە تۆ ڕێگای علم بگریتە بەر مەبەستت خوا بێ، ئەو کاتە خوای پەروەردگار ڕێگای بەهەشتت بۆ ئاسانەکات. ڕێگای بەهەشتت بۆ ئاسانەکات.